ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازەی لاسالم غەزبان محەممەد لە زمانان باڵێزینەیەک دەوڵەتی کوێر لە عێراق و شاندی یاوەری کرد. لە ئەدیدارەکەدا گفتوگۆ لەبارەی دواپەرەسەندنە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە بەگشتی و ئەو پێشهات و ئەگەرانەکرا کە مەزەندەی ڕوودانیان دەکرێت. باڵێزینەی کوێت ئاماژەی باڕۆڵی قارەمانانەی هێزی پێشمەرگە لە شەڕی تیرۆر و پاراستنی گشت پێکهاتەکان بێجیاوازی کرد. ڕاشیگەیان کە ئەوان لەگەڵ ویست و داخوازی گەلی کوردستان و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسیارەتی زیاتر هەڵبگرێت. لە بەرامبەردا مەسرور بارزانی ئاماژەی بە بەشداری پێشمەرگە لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مۆسڵۆ پێویستی پرۆژە و چارەسەری نوێ بۆ کێشە ڕاستەقینەکانی عێراق کرد. ڕایگەیان پێویستە بنیادی سیاسی عێراق بە شێوەیەکدا بەڕێژرێتەوە کە لەگەڵ فراکلتوری و پێکهاتەی ئەتنی و مەزهەبی عێراقدا بگونجێ بۆ ئەوەی لەگەڵ خۆی و دراوسێکانیدا لە ئاشتیدا بژیت. هەر ئەم دیدارەدا تیشخرای سەر پەیوەندە مێژوویەکانی نێوان هەردوولاو جەخت لە پەرەپێدان و فراوانترکردنیان لە گشت بوارەکاندا کرایەوە کە لە بەرژەوەندی هەردوولادا بێت.